لەسەر ڕۆڵی سەرک وەزیران لە چارەسەرکردنی پرسی موچە من لە ستۆدیۆ میوانێکم هەیە کارزان ساڵح حەورامی شرۆڤەکاری سیاسی کاک کارزان بەخێر بیت. زۆر سپاس دەکەم کاک عامار. 24 لە ماوەکانی ڕابردووە هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانمان بینی سەرەڕای ئەو فشارە زۆرەی لە نێوخۆ لەلایەک و لە بەغدا و لایەن هەندێ لایەنی عێراقیەوە بۆ سەر سەرک وەزیران و کابینەکەی، بەڵام سەرک وەزیران کۆڵی نەدا. ڕۆڵی سەرک وەزیران چۆن هەڵەسەنجێت؟ بڵێ سوپاس کاک عامار. ئەوەی لەم دووسێ ڕۆژەی ڕابردوو ئەو یاریە پێچەوانەی بەڕێز کاک مەسرور بارزانی لە عێراقا کردی شتێکی کەم وێ نەبوو. پێم وایە هیچ سەرۆک وەزیرانێک لە دۆخێکی وادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناتوانێت هاوشێوەی بەڕێز کاک مەسرور بارزانی بتوانێت گۆڕانکاری لەو دۆخەدا بکات. بەڕێز کاک مەسرور بارزانی و محەممەد شەیع سوودانی دوو کاراکتەری سیاسی گرنگن کە لە عێراق و لە هەرێمی کوردستانە شوێن پەنجەیان ڕۆڵیان یەکجار بەهێزە. هەردووکیشیان ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدیات و ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگی ساختەی سیاسی کراونەتەوە بەداخەوە بۆ لەبەرەوەی لە هەرێمی کوردستانەوە بەڕێز کاک مەسرور بارزانی هەنگاوی گرنگی دروست کردووە لە بابەتی چاکسازی، لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی قەیرانانەی کە هاتووە و لە بابەتی ئەوەی کە چۆن دەست و پەنجە نەرم بکرێت لەگەڵ قەیرانانەی کە هەیە. بەڵام بەداخەوە دەبینی کە بە شێوەیەکی سیناریۆی جیاوازی سیاسی ئیش دەکرێت بۆ ئەوەی کە بە هەموو شێوەیەک شکستی کابینە ڕابگەێنرێت. تەنها ئاستەکە لە ناوخۆیدا نیە مامۆستا عامار، ئەوەیە کە لە ئاستی هەرێمایەتی و لە ئاستی عێراقیشدا کەمپینێکی یەکجار گەورە هەیە بۆ ئەوەی لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بدرێت. دوێنێ گەر گوێمان لە قسەکانی بەڕێز سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق بێت ئاماژێ بەوەدا زۆر بەڕوونی کە کابینەی بەڕێز کاک مەسرور بارزانی و پارتی دیموکراتی کوردستان کە کارنامەی کابینەکەی دەوێت لە ڕێگەی بەڕێز کاک مەسرورەوە جێبەجێ بکات ڕوبەڕووی کۆمەڵێک پیلانگیێڕووی تەحەدیات بووەتەوە، پیلانی هەمەلایەنەش بووەتەوە. طبعاً ئەوەی کە زۆر گرنگە سەرکەوتنی ئیرادەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم کێشانەدا بۆ خودی بەڕێز کاک مەسرور بارزانی دەگەڕێتەوە و بەشێک لە تیمەکەی بەداخەوە بەشێکی دیکە لە تیمەکەی بە ئاراستەیەکی سیاسی بۆ ماوەی 6 مانگ بایکۆتی کۆبوونەوەکانی بەشێک لە لایەنە پێکەنەرەکانی بزەوت بەشێک لە لایەن پێکەنەر دوای ئێمە دەبینین بەداخەوە کاک عامار لەلایەک تۆ بەشداری لە حکوومەتی هەرێمی کوردستان کەچی لەلایەک دەبینی کەمپینی ساختە دەکرێت بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی بۆ لێدان لە شکۆ و لە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام خۆشبەختانە ئێستا یاریەکە پێچەوانە بووەتەوە لە شەقامی کوردستان پشتیوانیەکی فراوان لە بەڕێز کاک مەسرور بارزانی دەکرێت. من دەمەوێت شتێک بیر بێنمەوە سەرک وەزیران پێش ماوەیەک لە یەکێک لە خوانەکانی بەربەنگە قسەیەکی کردوتی ئێمە ئەگەر بەسەر ئەم ئاڵنگاریانە سەرکەوتین ئەو کاتە شەریکمان بۆ زۆرە بێت لەم سەرکەوتنەیە. دوێنێ بینیمان لەگەڵ ڕاگەیاندنی با بڵێن لێدوانەکەی سەرک وەزیران لەسەر ئەوەی کە گەشتونەتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیە لەسەر بابەتی موچە خۆرانی هەرێمی کوردستان، هەندێک کەس و هەندێک لایەن کە پێشتر ئاماژەیان بەوە کرد کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەچێتە ڕێکەوتن و کیکارت و تەوتین و چوزانم کۆمەڵێ بابەت هەیە کە ئەیانویست هەرێمی کوردستان بە ئاسانی تەسلیمی ئەم بابەتانە بێت، ئەگەر ئەو بابەتانە جێبەجێ نەکرێت موچەی مانگی سێ نادرێت، موچە مەترسی لەسرە گرفتی زۆر دروستە بێت کەچی دوێنێ ئەوانیش خۆیان کردو بە خاوەنی بڕێ. کاک عامار لێت ناشارمەوە کاتێک کە بەڕێز کاک مەسرور بارزانی ئەو موژدەی ڕاگەیان هەندێک دەنگی ناوخۆیی هەبوو لە کوردستان ئەیان وت موژدەکانی مەسرور بارزانی لە ئاستی پێویستدا نەبوون بەڵکو بۆ سڕکردن و بەنجکردنی ئەو دەنگە ناڕازیە کە لە هەرێمی کوردستانە هەیە. کاک عامار دڵنیا دەکەمەوە خۆشبەختانە هیچ کەسێک ئێستا ناتوانێت خۆی بکاتە خاوەنی ئەو سەرکەوتنانە، چونکە کاک مەسرور بارزانی پێشوەختە دەیزانی زۆرێک لە موزایەدە هەیە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بۆ ئەو یاریە پێچەوانێک کە ئەنجامیدا بۆ ئێستا شەقامی کوردستان باش لەوە تێگەیشتووە کە ئەوانەی یاریان بە هەست و سۆزی موچە خۆرانە کرد، ئەوانەی کە کەمپینیانە کرد، ئەوانەی کە بە نهێنی دایانەویست ئەو ڕێکەوتنانەیە کە بەڕێز کاک مەسرور بارزانی لەگەڵ لایەنی عێراقی ئەنجامی دەدا بۆ ڕۆژی دواتر دەچون بە نهێنی دایانەویست لە کۆبوونەوەکان بدەن هیچی سەری نەگر کاک عامار لەبەرەوەی ئیرادەیەکی بەهێزیش لە عێراقەیە بەڕاستی نابێ هەموو لایەنە عێراقیەکان بخێنە ژێر پرسیارەوە بەوەی ئەوانیش دەیانەوێت بە زۆرێک لە جۆرەکان بەشێکیان بە تایبەتی بەڕێز محەممەد شەیع سوودانی
لەگەڵ هەرێمی کوردستاندا کۆی کێشەکانی بکاتەوە بە سفر بۆ لەبەرەوەی دەزانێت بە کشانەوەی یاخود بە هەڵوێز وەرگرتنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسی ئەو ڕێکەوتنەی کە لە بۆ ئیدارەدانی دەوڵەت کراوە حکوومەتی عێراقی بەڕاستی شەرعیەتی نامێنێ دووش کاک عەمار بیرمان نەچێت لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا و بە تایبەتی نێردین تایبەتی نەتەوە یەکگرتووەکان فشارێکی یەکجار زۆریان لەسەر لایەنی عێراقیەکان هەبووە بەوەی کە چیتر ناکرێت گروپی و میلیشیا لە یاسا دەرچووەکان کە چیتر نابێت تاقمە جیاوازەکان و ئاڕاستی حکوومەتی عێراقی بکەن کە بارودۆخەکە لەوە زیاتر تێک بچێت و بە دڵنیایەوە ئاسۆیەکی ڕۆشن هەیە لە مەنتیقەکە بە تایبەتی ئێمە چاومان لەوەیە بڕست کاک مەسعود بارزانی بابەتی مەسەلەی هەناردەکردنەوەی نەوت و بابەتی مەسەلەی هەژماری من و بابەتی مەسەلەی هەڵبژاردنەکان ئەم سێ تەوەرە سەرەکی و بابەتی مەسەلەی شنگال و کەرکوو لەگەڵ حکوومەتی عێراقیدا یەکلایی بکاتەوە بە تایبەتی کاک عەمار خەڵکی کوردستان چاوی لە دوو هەنگاوی گرنگی بەڕست کاک مەسعود بارزانی یەک ئەو کۆمیسیۆنی کە ئێستا لە عێراق هەیە پێویستە یام هەڵبۆشێنرێتەوە یاخود دەستەیەکی سەربەخۆ دروست بکرێت بۆ سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان دوو بابەتی مەسەلەی هەناردەکردنی نەوت ئاڕاستەیەکەیە لە حکوومەتی عێراقی دەیەوێت پرسی پرۆسەی هەناردەکردنی نەوت کۆتایی پێبهێنرێت بە تایبەتی هەوڵێک هەیە کە ئەو بۆڕیە نەوتەی لە کەرکوو کە بۆڕیەکی کۆنە کە لەوێ دەچوو بۆ بەندەری جیهان دەیانەوێت وەکو بەدیلی بۆڕی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بەکاری بێن هیوادارین ئەو دوو پیلانە لەلایەن گروپە لە یاسا دەرچووەکان و هەندێک لەو گروپەکانی ناوخۆشمان تێک بشکێنرێت بە ئیرادەیەکی بەهێزی بەڕست کاک مەسعود بارزانی دڵنیام ئەو سێ هەنگاوەش دەچێتە بواری جێبەجێکردنەوە. باشە هەوڵەکانی سەرۆکی حکوومەت بە تایبەتی ئەوەی کە هەمیشە خۆڕاگر بووە بەرامبەر بە قەیران و ئاڵنگاریەکان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە تا چەند کاریگەری لەسەر دەرونی خەڵکی کوردستانە بێت لێن ناشارمەوە لە ماوەکانی ڕابردووە بە جۆرێ لە جۆرەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە کار لەسەر دەرونی خەڵکی هەرێمی کوردستانە کرا کە متمانەیان بە حکوومەتەکەی خۆیان و بە سەرک وەزیران و بە تیمی حکوومەت لاواز بێت ئەمە بە وردی کاری لەسەرکرا کە بەشێکە لەو پلانەی کە وکوتمان هەمەلایەنە لە گیراوەتە بەر بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. کاک عەمار ڕۆژانە من هەموو ڕۆژێک کاری من وەزیفەی ڕۆژانەی من کاری ڕۆژنامە نووسیە لە ناو خەڵکدام و بەردام پەیوەندی تەلەفۆنیم لەگەڵ حتا ئەو کەمپینچیانەش هەیە کە کەمپینیان لە دژی بڕیارەکانی بەڕست کاک مەسعود بارزانی هەبوو من پێم وتی لە بیدایەتی ئەو ئاڵنگاریەی ڕوبەڕووی کاک مەسعود بارزانی کرایەوە ئاڵنگاریەکی ساختەی دەستکردی سیاسی بوو دەنا لە ئاستی شەقامی کوردستان پشتیوانیەکی گەورە لە بڕیارەکانی بەڕست کاک مەسعود بارزانی هەیە من لە فترەی ڕابردوو چاوپێکەوتنم لەگەڵ یەکێک لە ئەو خۆپیشاندانی مامۆسایانی ناڕازی کرد بە ئاشکرا باسی لەوە کردوتی ئێمە هەدەفمان ئەوە بووە کە جۆرێک لە جۆرەکان ئەو چاکسازیانەی کە هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت دەستی سیاسی تێکەڵ نەکرێت بەڵام دەبینین شەپۆلێکی سیاسی دروستکرا بوو بۆ ئیحتیواکردن بۆ دروستکردنی سیناریۆی جیاواز بۆ دەنگە ناڕازیانێک کە هەیە بەڵام کاک عەمار دوێنێ بینیمان لە سنووری پارێزگای سلێمانی ئاستی پێشوازیکردن بۆ هەژماری من و ئاستی پشتیوانیکردن لەو پرۆژەی یەکجار گەورەترە لەو کەمپینە ساختە سیاسیەی کە دەیانەوێت دژی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. خۆ کاک عەمار مەسەلەی دژایەتیکردنی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان بەس بەم بابەتی ئەم بڕیارانی دوایی نییە لە بابەتی کۆڕۆنا کاک مەسعود بارزانی گەورەترین تەحەدیاتی تێپەڕان کە لە سنووری پارێزگای سلێمانی دەستکردی ساختەی سیاسی دەیانەویست لە پێگەی هەرێمی کوردستان بدەن لەو ڕۆوە دوو لە بابەتی هەناردەکردنی نەوت ئێمە بینیمان چۆن دەیانەویست تەحدا لە بەردەمی بەڕست کاک مەسعود بارزانی بکەن لەوەی کە دەیانوت ئێمە غازی سنووری خۆمان هاوشێوەی نەوتەکەی هەولێر و دهۆک لێ ناکەین بینیمان لە بابەتی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە چ گرفتێکیان بۆ بەڕست کاک مەسعود بارزانی دروست کرد دوو لە بابەتی مەسەلەی دانانی کامێرەکان لە بابەتی مەسەلەی کۆکردنەوەی باج و ڕسومات لە سنووری پارێزگای سلێمانی بە ئێستەشەوە کاک عەمار بە تەحەداوە بەپێی ئەو داتا و ئامارانەی کە وەکو ڕۆژنامە لە لای ئێمە هەیە کۆکراوەی داهاتی سنووری پارێزگای سلێمانی یەکێکە لە ئامڕازەکان بۆ لێدان لە شکۆی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە جگەلەوەی ئێمە ئاگادارین کۆمەڵێک کۆمپانیای ساختە وەهمی ئاگادارین کۆمەڵێک گروپی مافیا لەناو خودی هەرێمی کوردستان وەکو تۆڕ کار دەکەن بۆ ئەوەی لە پێگەی نێودەوڵەتی و هەرێمایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بدەن و کاک عەمار ئێمە دوێنێ
هەردوێنێ بینیمان چاوپێکەوتنی پێشووتری سەرۆکی پەرلەمانی عێراق دەڵێت کاک مەسرور بارزانی کابینەکەی لەلایەک کۆماری ئیسلامی ئێران موشک لە شاری هەولێر دەدا بۆ ئەوەی ئارامی هەولێر تێکدا لەلایەکی دیکە لە ڕێگەی دادگای فیدراڵی لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەیانەوێت تەنگ بە چاکسازیەکان و بەهێزی کابینە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسنن. بەڵام کاک عەمار بە دڵنیاییەوە بۆ خەڵکی هەموو هەرێمی کوردستان پێویستەوە بزانن کۆدەنگیەکی نێودەوڵەتی هەیە بۆ پشتیوانیکردنی ئەم چاکسازیانەی حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو پشتیوانی ناوخۆیی و پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ کابینە حکوومەتی هەرێمی کوردستان بەم ڕێچکەی ئێستا بڕوات بە دڵنیاییەوە لە ماوەیەکی کەمی داهاتوودا ئەو پیلان و ئەو موئامەرە و ئەو سیناریۆ ساختەچی سیاسیانێک کە هەبوو کۆتاییان پێدەهێنرێت. بەڵێ کارزان سەباح هەورامی شرۆڤەکاری سیاسی سپاس زۆر سپاس دەکەم کاک عەمار.